خۆشەویست و لەگەڵ بەرپرسانی پەروەردە لە سنووری پارێزگاکان ئێمە وەکو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارماندا کە ڕۆژی سێشەممە 27ی نۆ زەنجی قوتابخانەکان لێ بدەین و دەوامی ڕسمی لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان دەست پێ بکات. ومێدەوارین ساڵی نوێی خوێندن سەرەڕای ئەو بارودۆخە قورسەی دارایی بە سەرکەوتووی بە سەلامەتی تەواو بیت، ڕۆڵەکانمان بتوانن ئایندەی باش بە وڵاتی خۆیان دابین بکەن. سەرەڕای ئەو بارودۆخە جێخۆیەتی ئێمە خۆمان کە بە قەرزاری مامۆستایانی خۆشەویست دەزانین زۆر سوپاسیان بکەین کە بەو جەژنەش حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی موچەکانیان بۆ دابین بکە لەبەر ئەو بارودۆخانەی نەخوازراو کە هەیە، بەڵام مامۆستایانی خۆشەویست بەردەوام دەبن بۆ ئەوەی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان ڕانەوەستێت. یەکی نۆ کە ڕۆژی دەستپێکردنەوەی مباشەڕەی مامۆستایان بوو، سەرجەم مامۆستایانی کوردستان مباشەڕەکانی خۆیان کرد، ئەوە جێگای خۆشحاڵی و بە حەقیقەت ئێمە لە ئێش و ئازاری مامۆستایانی خۆشەویست تێدەگەین، دەزانین نەبوونی ئەوان چەندە ناخۆشە، چەندە ئازارمان دەدات، بەڵام چۆڵ نەکردنی سەنگەری خوێندن بە هەمان شێوەی چۆڵ نەکردنی سەنگەرەکانی پێشەوەیە کە ئەوڕۆ پێشمەرە قارامەکانمان لە دژی تیرۆریستانی داعش لە شەڕێکی قارەمانە نەدانا و بەنسبەت ئەعلانکردنی نەتائیجی خولی دووەم تەبعی بڕیار بوو ئێستا دوای نەوەڕۆ بیکەین، بەڵام چەند سەعاتێکی کەم دوا دەکەوێت لەبەرەوەی گرفتی سێڤەر لە دەرەوەی وڵات هەبوو، بەڵام هەر ئەوڕۆ ئێوارە نەتائیجەکانی پۆلی 12 و 9 بنەڕەتی ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان ڕادەگەینین و مێدەوارین کە خوێندکار و قوتابی خۆشەویستەکانمان بە پێی ئارەزوو نمرەکانی خۆیان لە شوێنی باش وەربگیرن و ئەگەر ئەو ساڵیش خوێندکارێک قوتابیەک نەیتوانی ئەو نمرە باشە بەدەست بێنێت، ئەوە کۆتایی دنیا نییە، حەلی تر فرسەتی تر لە پێشە بۆ ئەوەی زیاتر خۆیان ماندوو بکەن بتوانن دەرەجەی باش بەدەست بێنن. دەمەوێت تەکید بکەمەوە لەوەی ئێمە بە هەموو جۆرێک وەکو وەزارەتی پەروەردە، وەکو بەرپرسانی پەروەردە لە سلێمانی و لە هەموو پارێزگاکانی تر و یەکێتی مامۆستایانیش لەگەڵ مافی مامۆستایان داینە بە هەموو جۆرێکەوە، بەڵام لەگەڵ ئەوەش داینە کە پرۆسەی خوێندن بەردەوام بیتن و ئێمە لە چوارچێوەی یاسا و ڕێنماییەکان ئاراستەی هەموو پەروەردەکانمان کردووە، تەوجیهانمان کردووە کە ئەو پەڕی هاوکاری مامۆستایان بکەن، ئەو پەڕی ئاسانکاریان بۆ بکەین. مامۆستایانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە کە ئێمە بە فعلی و بەکردەوە لە خزمەتیاندا دەبین، جددی دەبین زیاتر بۆ ئەوەی مافەکانیان دەستەبەر بکەین. چەند داواکاریشیان هەبوو بۆتان بۆ ئەوەی کە دەست پێکەنن بۆ داوام ئەوەیشێک بوو لە مەرجەکانیان کە موچەکانیان بۆ دابین بکرێەوە سنی پاشەکەوتەکان بۆ ڕێک بکرێتەوە لەگەڵ وەزارەتی پەروەردەشان دانیشتە بوون. ئایا ئەتوانن گرفتەکانی مامۆستایان چارەسەرکەن؟ چوناوان ئەڵێن ئەگەر بێت و ئەو داواکاریانەمان جێبەجێ نەکرێت دەست ناکەینەوە بەداوام و زەنگی یەکەمی خوێندن لە خوێندنگەکان لێ نادەواتە ناشەواڵەکانی خوێندنەوە. چێوا دەڵێت؟ یەکێتی مامۆستایان یەکێتی مامۆستایان بە هەموو جۆرێک بەرگری لە مافی مامۆستایان دەکا حەقی خۆیتیان، بەڵام نەیەکێتی مامۆستایان وەنە هیچ کەسێکی تریش لەگەڵ ئەوەدانە کە بایکۆتی قوتابخانە خوێندنگاکان بکرێت، لەبەرەوەیەوە بەرپرسیارەتێکی تاریخی زۆر گەورەیە، بەرپرسیارەتێکی یاساییشە. بۆیە ئێمە لێ دەگەڕین بە تەبیعی مامۆستایانی خۆشەویست دەوامی خۆیان بکەن ئەوەندەی پێیان دەکرێت، ئەوەندەی ئیمکانە، و لە هەمان کاتیشدا هەمومان یەکێتی مامۆستایان و وەزارەتی پەروەردە هەوڵ دەدەین بۆ ئەوەی دەستەبەری مافەکانیان بکەین و پێشی دەستپێکردنەوەی دەوام بێگومان مامۆستایان معاش خۆیان وەردەگرن. ئێوە ئەمڕۆ مامۆستانی ناڕازی بۆبوونەوە بەڕێوەبەری گشتیش لەوێ ئامادە بوو، یان یەکێک لە بڕیارەکانەوە بوو تاوەکو موچەکانیان بۆ چاکنێکرد ناچنە ناوەڵەکانی خوێندنەوە. بە پێی زانیارانەی دەست منیش گەیشتووە ئەمڕۆ جەنابتان سەردانی لایەنە سیاسیەکانتان کردووە، هیچ گرنگتێکتان وەرگرتووە لە لایەنە سیاسیەکان بۆ نمونە بە سێکتەرەکانی ینی مامۆستایان بڵێن کە بچە ناو خوێندنەوە، ینی ئەم ساڵ ئەو گرفتەی کە پاڕوویدا ساڵ ڕوودەدات لە سێکتەرەکەوتنا؟ ئێمە لەگەڵ لایەنە سیاسیەکان بێگومان بە بەردەوام کۆ دەبینەوە و لە ئایندە و ئێستا و ئەوڕۆ و پێشتریش قسە دەکەین، گفتوگۆ دەکەین بۆی تەبیعی ئەو ڕێکخراوانەی کە هەن بێگومان لایەنی سیاسی ینی ئینتیمای لایەنی سیاسیان هەیە، ئیش بۆ ئەوە دەکەین بە دوو تەوەری یەکەم داکۆچیکردن لە مافی مامۆستایان
ولەگەڵ واقعی کوردستان کە ئێستا هەیە ئەو واقعی کە داسەپاوە بەسەر هەرێمی کوردستان سەپێنراوە بەسەر هەرێمی کوردستان واقعی دووەمیش ئەوەیە کە ئێمە هەمومان ئیش بکەین بۆ ئەوەی ئەوەندەی دەکرێت بایکۆت نەکرێ و پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بەردەوام بێت چونکە بە تێکچوونی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان ملەتی کورد و کوردستان بەڕاستی زەرەرێکی زۆر دەکات بۆیە هەموو لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەوەنە کە ئیش بکەین بۆ دەستەبەرکردنی مافەکانی مامۆستایان لە هەمان کاتیشدا لەگەڵ ئەوە بین کە سەنگەرەکانی زانست و خوێندن چۆڵ نەکرێت. وەزیری پەروەردەی لە ماوەی ڕابطە مامۆستایان سەردانی یەکێک لە سەرۆکاتێری و سەرۆکاتی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیان کردووە بۆ ئەوەی وەڵامێک وەربگرین لەسەر پێدانی موچەکانیان لە کاتی خۆیاندا و دەستکاریکردنی ڕێژەی پاشەکەوت. بەڕێزت وەکو وەزیری پەروەردە ئەتوانیت چ گرنگتیەک لە ئێستا بدەیت بە مامۆستایان کە داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت؟ تۆ وەکو وەزیر چیت پێ دەکرێت بۆیان؟ بێگومان ئێوە دەزانن بابەتی دارایی پەیوەندی بە وەزارەتێکی تری دیاریکراو هەیە، بەڵام ئێمە واجبمانە لە ڕووی یاسایی و ئەخلاقیەوە کە بەرگرد لە مافەکانی مامۆستایان بکەین. بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان گوتوویەتی ئێمە هەوڵ دەدەین بە هەر جۆرێک بێت شتێک بۆ مامۆستایان دابین بکەین کە حەقی خۆیانە بۆی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان نەوەستێت. جەنابیان ئێستا لە دەرەوەیە بگەڕێتەوە بێگومان هەوڵ و تەقەلای ئەویش لەگەڵ سەرۆکاتی حکوومەتیش لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانیش ئومێدەوارم کە جێخۆی بگرێت. مامۆستایان لە سلێمانی ئەمڕۆ ئەڵێن ئێمە لەگەڵ بایکۆتین، ئەڵێ ئەوەی کە ئێمەی ناچارکردوێت توانایان من مامۆستایەک ئەڵێ من کرێخانەکەم داوای 3 مانگ کری خانووی لێکردوم داوای هەرکیوێ هاتوو چۆمنی ئەوان ئەڵێن ئێمە حکوومەت ناچاری کردوون کە ئەم کارە بین، ئەوان دەڵێن بایکۆت ناکەین بەڵام ئێمە ناتوانین چینە سەر کارەکان چینە سەر داوامی خوێندنەکانمان. حکوومەت چی بۆ ئەمانەکان؟ ئەگەر مامۆستایە 3 مانگ نتوانێت کرێخانەکەی بە مامۆستای نتوانێت کرێ هاتوچۆی بۆ دەرەوەی شاربەر ئەیوە توانێت زەختیان لێکم شاریان لێکم چین داوامەکە بکات؟ کاکە ئێمە زەخت و شارمان نەکردووە، ئێمە دەڵێن بە دوو لایەن ئیش دەکەین، لایەنێکیان سەنگەری پەروەردە چۆڵ نەکرێت و ئەو پەڕی هاوکاریش دەکەین لە ڕووی ئاسانکاریەوە بۆ دەوامەکانیان و لە ڕۆژی تردەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئیش دەکەین بۆ ئەوەی کە لە هەر شوێنێک بێت بابەتی دارایی و گرفتی دارایی ئەگەر هەمووش نەبێ هەندێکیان بۆ چارەسەر بکەین و ئەو کۆبنەوەی ئەوڕۆ بەڕێز مامۆستا دڵشادجی لەگەڵ مامۆستایان کردوویەتی ئەوە لە ڕوانگەی ئاوردانەوەی حکوومەتی هەرێم یان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە کە گوێ لە هەموو دەنگێکی ناڕازی ڕادەگرێت بۆ ئەوەی ڕازیان بکات قەناعەتیان پێبینی گفتوگۆ بکەین پێکەوە، یعنی هیچ کەسێکمان بەتەنیا ناتوانین. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بزانین کە تێکچوونی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان خوا نەخواستە تێکچوونی هەموو کایەکانی تریژیانە لە واگەندەوێک دەڵێت هەر کاتێک فەرمانبەران پابەند نەبن بەدەوامەوە و دەوامیان کەمکەنەوە بۆ نیوە ئیجراعاتی یاساییان لەگەڵا دەکرێت. چێوە دەڵێت؟ بە نووسراوێکی حکوومەتی هەرێم کە ئاڕاستی فەرمانبەران کراوە ئەم بڕیارە مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە ژەگرێتەوە. مامۆستایانی ئێمە لەوە گەورەترن ئیجراعاتیان لەگەڵ بکرێت چکە خۆیان هەزوە بەرپرسیارەتی خۆیان دەکەن و ئێمە من بۆ خۆم شخصی نووسراوی وام نەبینە. کاکشتیوان کارمان ڕحمان لە کوردستان 24 منەوەیە بەدل لە هەموو گرفتانە باسی شتێک بۆ دەنابکەم لە زۆر لە قوتابخانە دوورەدەستەکان نامینی کابینەکانیش تەنانە کتێب چووندا نەدەگوندەکانە زۆر گرفتیانەوێت لەخون بۆ ئێماکەن کە شوێن نییە تەلەبەکانیان تیای بخوێنن وێ ڕایەکەم مامۆستان بچین ئەگەر لە هەر شوێنێک میشن ببوورە قوتابخانەکان سێدەوامی دووداوامیان تایە چی کراوە بۆی ئەو گرفتانە چارەسەر بکرێت. بەنسبەت ژێرخانەوە من حەز دەکەم هەموو ڕاگەیاندنەکان ئاگادار بن لەوەی کە ئێمە 370 پرۆژەمان ئێستا ڕاوەستاوە لەبەر گرفتی دارایی لەگەڵ یونسێف لەگەڵ کوێتیەکان و لەگەڵ قەتەر لەگەر زۆر وڵاتانی تر لەگەڵ خەڵکی خێرخواز خەریکین نسبەیەک لەوانەی کە لە 90% بەسەرەوە پرۆژەکان تەواو بوونە تەواویان کەین. ئێستا خۆشبەختانە لە سلێمانی و لە هەولێر لە دهۆک چەند خوێندنگا و قوتابخانەیە گوابینایەکانیان تەواو دەبێت. ئەوە یەک. ئی دووەم ئێمە لە سلێمانی زیاتر لە 50 خوێندنگا و قوتابخانە نۆژەن دەکەینەوە، لە پارێزگاکانی تریش بە هەمان شێوە و زیاتر لە 50,000 ڕەحلە بۆ قوتابخانەکان دابین دەکەین هەر لە پێشی ئەوەی کە پرۆسەی خوێندن دەست پێ بکاتەوە. بەنسبەت پەرتووکیش ئێمە پێشی یەکیدا پەرتووکەکانمان هەمووی دەگاتەوە کوردستان و ئێستا دەستی پێکردووە چەند ڕۆژێکە دابەش دەکرێتن کەواتە ئێمە لە ڕووی ژێرخانەوە توانیتمان شتێکی زۆر بکەین سەرڕای ئەو بارودۆخە دارایی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و هەر شوێنێکیش مشکلەی کابینە و ئەو شتانەی هەبی ئێمە دەتوانین بای ئەوەندەمان هەیە
بتوانین کە لە شوێنێک کابینەیەک دوو کابینە سێ کابینە کەم و کوڕی هەبی بۆ منداڵەکانمان بۆ قوتابی خوێندکارەکانمان دابینە لە هەر پەروەردەیەک لیژنەیەک هەیە و ئێستا کۆبنەوەمان لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی لەسەر ئەو بابەتانە بوو. ئێمە تەنانەت لە وەزارەتی پەروەردەی بەغدا لە یونسێف و هەندێک شت لە وەزارەتی دارایی خۆمان لە سامانە سروشتەکان هەندێک شتمان دابین کردو بۆی ئەو کەم و کوڕیانەی کە پەلەن بتوانین چارەسەری بکەن بۆی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئەوە پەیوەندی بۆ وەزارەتی دارایی هەیە ئێمە ناتوانین تەنیا ئێمە ئیشی لەسەر دەکەین. زیاتر خوێندەکان بۆ کەپی دامەز خوێندگە ئەگەکان ژمارە لە زیاد بوو هەندێک لە مامۆستایان لە سۆڕانی بواری پەروەردەی باسەڵاتێکە زیادبوون ئەم ئیمانکردنی کردە گشتەکە ئەمە زەرێکە ڕەنگە بۆ ئەمە ئەڵی حکوومەت لە پلانیا هەیە. من دەمەوێت ڕای بگەینم کە کەرتی گشتی لە هەرێمی کوردستان سەرکەوتنێکی باشی بەدەستێناوە بەنسبەت قوتابخانەکان بەنسبەت خوێندندا. زۆربەی ئەوانەی لە کۆلیژەکانی کوردستان لە کۆلیژە باشەکان و مامناوەندەکان وەردەگیرن 99%یان ئەو قوتابی خوێندکارانن کە لە کەرتی گشتی لە قوتابخانەکانی کۆڵانەکان پەروەردە دەبن و کەرتی تایبەت ئێمە هەن دەدەین بەڵام تا ئێستا نەگەیشتۆتە ڕێژەی 4%یش لە هەرێمی کوردستاندا. بۆیە ئێمە بە ئاسانی مۆڵەت نادەینە کەرتی تایبەت کە قوتابخانە بکاتەوە بەڵکو بە پێی ڕێنمایی دوای بڕیارەکانی کۆنگرە ڕێگات یعنی نایلین تجارەت بە خوێندن بکرێت لە هەرێمی کوردستان. ئێستا لە پارێزگای سلێمانی بکرێنە جیاوازە لەگەڵ پارێزگاکانی دیکە ئەڵە خوێندن دەرگای خوێندن ناکەین و مامۆستاشارژان بۆ ئامادەی ئەو دانیشتە بوو یعنی زۆرینی مامۆستان لێ تاوەکو حکوومەت موچەکانمان وەکو خۆی لێ نەکات و تەنانەت بە سیستەمی پاشەکەوتی ژەوانڕازیی دەست بە خوێندن بکات. یعنی وەڵامی ئێوە چییە بۆ ئایا هەر بەو سیستەمە ئەبێت دەوام بکەن یا ئەگەر داوامەکەن لێرە سیستەمی پەروەردە ئەوەستێت بەڕاستی؟ من بڕوا ناکەم سیستەمی پەروەردە لێرە لە سلێمانی بۆستێت ئەو داواکاری ئەو بەڕێزانە کە کوردیوانە ئێمە پشتگیریان لێ دەکەین تئیدیان دەکەین بەڵام ئەوە ینی بڕیاری داخستنی قوتابخانەکان ڕەوانەکردنەوەی منداڵان بۆ ماڵەوە لە دەسەڵاتی هیچ کەسدانی کار بە ئەزمون دەرکەوت لە شاری سلێمانی 2 مانگ بایکۆتی پرۆسەی خوێندن کرا تۆ چۆن بڕواناکەیکە ئەم ساڵیش باماشەوە مامۆسایان پرۆسەی خوێندن بایکۆتکەن. ئەمن حەز دەکەم هەموو ڕاگەیاندنەکان ئیش لەسەر ئەوە بکەن بەو ئومێدە ئیش نەکەن کە دەرگای قوتابخانە دادەخرێت بەو ئومێدە ئیشکەن کە سەرڕای هەموو بارودۆخەکان دەرگای قوتابخانە کراوە دەبێت. لە شۆڕشی ئەیلول لە شۆڕشەکانی تری دنیا لە حربی عالەمی یەکەم و دووەم شەڕ و مەشاکل و ئەزمەی اقتصادیش هەبوو بەڵام پرۆسەی خوێندن ئەگەر بە لاوازیش بی هەر بەردەوام بووە. بۆیە دەبی ئێمەش لە کوردستان ومێدی ئەوە نەخوازین ئیشیش بۆ ئەوە نەکەین. دکتۆر کرێ خوێندە ئەهلەکان هیچ بڕیارێکی پاش بڕیاردە لە ساڵ 25 بووە ئای بڕیارەکەی زیاتر دۆکەم کرێت بۆ هاوکاریکردنی ئەوە دەبێت لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باس بکەین پار 20% بوو بەڵام بۆ ئەو ساڵ تا ئێستا بڕیاری لێ نەدراوە. زۆر سپاس.